Let's talk about counter-terror in the Trump administration. بە باسی بەڕەنگاربوونەوەی تێرۆریزم لە بەڕێوەبەرایەتی ترامپ بکەین. سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ترامپ چەندەها جار ڕایگەیاندووە داعش لە ناو دەبات. هەروەهاش هەندێک تێبینی مایی نیگەرانی داوە کە خێزانەکانیشیان لە ناو دەبات. پێت وایە هیچ نیگەرانیەک لە ئارادا بێت کە ڕەنگە سەرۆکی هەڵبژێردراو ترامپ جەختی زیاتر بکاتە سەر بەکارهێنانی هێزی توندی لەشکری لە جیاتی هێزی نەرم؟ Well, clearly there has to be a comprehensive campaign to deal with this. لە ڕاستیدا دەبێت هەڵمەتێکی گشتگیر بێت بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ئەم مەسەلەیە. تۆ ناتوانیت تەنیا بە هەڵمەتی دژە تیرۆر شکست بە گروپێکی تێرۆریستی وەک دەوڵەتی ئیسلامی بێنیت، بەڵکو پێویستی بە زیاترە بە دڵنیاییەوە کردەی دژە تیرۆر و هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان و هەروەها هێزی تایبەت ئەمانە گرنگن. هاوکات توانە پێدان بە هێزەکانی عێراقی هاوبەشمان ئەوانەی ئێمە ئێستا دەیکەین کە هێزەکانی پێشمەرگەش دەگرێتەوە. ئێمە پشتیوانی بۆ ئەوان لە سووریا و لە لیبیا و چەندان شوێنی دیکە لە سەرانسەری جیهاندا دابین دەکەین، واتە لەو شوێنانی کە ڕێکخراوەکانی سەر بە گروپی دەوڵەتی ئیسلامیان تێدایە. هەروەها ئێمە بەردەوامین لە بەدواداچوون بە دوای ئەندامانی ڕابەرایەتی قاعیدا لە خۆرئاوای پاکستان بە دڵنیاییەوە کە لایەنگرانیان لە باکووری سووریاش هەیە. بەڵام بەبێ هاوکاری و بەشداری وڵاتە گرتوەکانی ئەمریکا و هەموو ئەو سەرچاوانی بۆ ئەو مەبەستە پێویستن دابینی کردوون، پێویستە استراتیژێکی بەردەواممان هەبێت کە بە خوێن و پارە دەپێورێت. هەروەها ئەم هەوڵە بەلای کەم بۆ ماوەی نەوەیەک دەخایێنێت. نابێت خۆمان بخەڵەتێنین بەوەی کە لە ناوبردننی خەلافەتی دەوڵەتی ئیسلامی بەوە هەڕەشەکە نامێنێت. بە بۆچوونی تۆ ئایندەی عێراق و مووسڵ چۆن دەبێت پاش ڕزگاربوونی مووسڵ؟ ئەوە بەندە لەسەر ئەوەی کە ئایا عێراق لە پارێزگای نینەوە چی دەکات، هەروەها لە پارێزگای سەلاحەدین لە تکریتی پایتەخت لە پایتەختی ئەنبار و هەروەها لە پارێزگەکانی دیکە دەرئەنجام لە کەرکووکیش دوای ئەوەی ناوچەکان دەبێت ئازاد بکرێن. کەواتە ئەم مەسلەیە پەیوەستە بە شێوازی بەڕێوەبردنەوە، هەروەها هەتا چەند بەباشی پێک هاتە جیاوازەکانی کۆمەڵگەکان نوێنەرایەتی دەکرێن، هەتا چەند وەڵامی داواکاریەکانیان دەدرێنەوە. هەروەها مافی کەمینەکان پارێزراو دەبێت نەک هەر زۆرینە. جا ئەگەر هەموو ئەمانە دەستەبەر کران دەرفەت و زەمینە بۆ توندڕەوی نامێنێت وەک لە سەر هەڵدانی داعشدا هەبوو. بەڵام ئەگەر وا نەکرا ئەوە بە تێپەڕبوونی کات ئەو مەسەلەیە دەردەکەوێت. مەسەلەی سیاست لە بەغدا کارێکی سەخت دەبێت. جا پرسیارەکە ئەوەیە، ئایا هەموو پارتە سیاسیەکان بەشدار دەبن؟ ئایا پێکهاتەی سونە ئاوێتەی کۆمەلگا دەبنەوە؟ هەروەک لە عێراقدا ڕوویدا ئەمە هۆکارێکی گرنگ بوو بۆ کەمبوونەوەی ئاستی توندوتیژی لە وڵاتە. سونەکان پێکهاتەیەکی گرنگن و لە سەدا نزیکەی 20 دانیشتوانی عێراق پێکدێنن. پێشتر ئەوان هەستیان کرد تەریک کراون. ئەمەش وای کرد سونەکان پشتیوانی لە یاخیبوون بکەن لەوەی هاوکاری حکومەتی نوێی عێراقی بکەن. ئێستا ئەمە گۆڕاوە. پرسیارەکە ئەوەیە کە ئایا بەغدا و سیاسەتمەداران دەتوانن وڵاتەکە پێکەوە بهێڵنەوە؟ ئەم وەڵامە لە ماوەی چەند مانگێک یان ساڵانی داهاتوودا دەدرێتەوە و ئەمە یەک پارچەی ئەو وڵاتە دیاری دەکات. حکوومەتی ناوەندی عێراق لە ساڵانی پێشوو ئێستاش لە پێک نەهاتنە لەگەڵ حکوومەتی هەرێم و بەڕێوەبەرایەتی سەرۆک ئۆباما پشتیوانی لە عێراقی یەکگرتوو دەکات. هەرچەندێکە حکوومەتی هەرێم ئەجندایەکی جیاوازی هەیە کە ئەویش سەربەخۆییە. ئایا دەبێت بەڕێوەبەرایەتی ترامپ یارمەتی کوردی عێراق بدات بۆ سەربەخۆیی؟ دەبێدان بەو ڕاستیەدا بنین ئەمە مەسەلەیەکە پەیوەستە بە خودی عێراقیەکان و کوردان کە دیاری بکەن. من هەستێکی لە مێژم هەبووە کە هێشتنەوەی عێراق بە یەکپارچەیی و ئۆتۆنۆمی بۆ حکومەتی هەرێمی کوردستان باشترین سەقامگیریە لە ئێستادا بۆ ناوچەکە. من بڕوام وایە بە دڵنیاییەوە دەشێت لە قۆناغێکدا کوردستانێکی عێراقی سەربەخۆ ببینین. بەڵام بەڕاستی دەبێت ڕێگەیەک بۆ ئەوە هەبێت. لە ئێستادا ئەو کارە نەگونجاوە. هەرێمی کوردستانی عێراق بە زۆری پشت بە داهاتی ئەو نەوتە دەبەسێت کە وڵاتەکە دەیفرۆشێت. هەر بۆیە لە ئێستادا کارێکی ژیرانەیە هێشتنەوەی عێراقێکی یەکپارچە. ئەوەی لە ریزبەندی یەکەمی کارەکەدایە یەکەم تێکشکاندنی داعشە و هەروەها دڵنیابوونە لە پاراستنی مافی کەمینەکان. ژمارەیەکی زۆری پەنابەری سووری ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. ئەمەش بارگرانی بۆ حکومەتی هەرێمی کوردستان دروست کردووە. هەر بۆیە شایستەی سوپاس و پێزانینە. ئەمەش لە ڕووی مرۆڤایەتیەوە و بەهۆی پەنادانیان شایستەی سوپاسن.